بەخێر بێن یەخوا سەرەتا سەر چاوم وڵی ئەمڕۆ بە بۆنەی بارانەکەەوە بوو سپاس بخوا دوێنێ زۆر قەڵە باڵق بوو لە چاوەوە کە خەڵق هەمووی ڕۆشت بووە دەرەوە بۆ سەیران وشت سپاس بخوای گەورە باشین لەخوا بەزیابێ هەروە بێتر لەم کاتێ ئێستا ئەم جارە ئەم دوو موچەیە دراوە خەڵق تۆزێ بوژاوەتەوە وڵایتر ئەزانی چی خواردنوشت خەڵق ئەو حەقی بەسەر پارۆشتەوە نیە کە برسید بوو تۆرە بێشتێ بخۆی بەڵێ ئیتر ئەوەیە مەسەلەکە ئەوەیە ئەجا گەشتیار وشتیشی زۆر لێبوو بڕواب کە ئێرانی عەرەبیشی زۆر لێبوو ی خۆشمانی لێبوو خەڵقی سلێمانی و دەرەوەی شار و هەمویان بە دڵخۆشی و هاتوون بۆ لامان چاویان ماچەکەی وڵات بەدڵیانە بەڵێ بەدڵیانە بۆیە دێنەوە بۆ لاشمان بەڵێ ئەمڕۆ ئەم بارانە تۆزێ ئیتر ئەوەش ئیرادی خوای گەورێ و ڕەحمەت و بەرەکەتە خوای گەورە ناردوێتی لەبەر ئەوەیە تۆزە خەڵقها لەبەر ئەوەی کە مناڵ شتیان پێ سەرمایانە بێت ئەنجینا وا تەسەور مەکرد ئەم ڕۆژۆک و جمعە قەڵە باڵق بووە وڵا ئێمەش جار ڕۆژانە خواردنەکانمانە گۆڕین لەبەر ئەوەی نابێتەوە هەموو ڕۆژەکار یەکنەوە خواردن بێنی ڕۆژانە ئەیان گۆڕینی تر ئێمەش سەیرەکەین کامەشتا لە بۆ نمونە شوێنەکان فەرقی هەیە ئێستا لێرە لە پارکی ئازاتی زیاتر بریانی و مریشک و بابەتی لە فەش ئەڕوا خەڵق زیاتر حەزی لە یاپراخی سڵق و گەڵامەوە بەڵێ بەڵێ وڵا زۆر داوای کەلانە و شتیژەکان بەزەم جارە کەلانە بەشداریان نەکردبوو بە بۆنەی کەش و هەواکەوە چونکە کەنانا بێ ئافرەتە لە ئەرزادانی شەفەقیرە تاڕەبوو بەڵێ زیاتر دۆڵمەکان زۆر بەڵێ لێرە عەرەب هەمویان حەز لێ بیریانی و ئەوانش بەس زیاتر گەڵامێ و زۆر بەلایەن و زۆر ئەڵە دۆڵمەی کوردی دۆڵمەی کوردی وڵای ئێمە وەکو ترشەمەنی بەشداریمانکردنە فستیڤاڵە بەرهەمەکانمان لە هەنار و هەڵوژە و قەیسی و گێلاس ئەوانە هەبووە پێشتریش بەڵام ئەمەیان جیاوازە تازەیە ناومانە بە میوەکان کراوە هەموو تام میوەکانمان وش کردوێتەوە و کردمانە بە تەمەرەندی تامێکی خۆشی ئێستا وەکو تازەی وەڵڵاهی ئێستا ماشەڵڵا ئەم میوە تازە هاتووە گێلاسە هەناری هەڵەبجەی خۆمانە ئاوە قەیران تەسی زۆری کردوون لەیرا کردوێتی لە بازار کردوێتی بەڵام خەڵک لە بێتاقەتی خۆیان هەریەتە دەرەوە بەشی خۆی ئەگەڕێ فرۆشمان کزە وەکو جاران نەماوە ئەرەوەڵڵا ئەم قەیرانەیە و موچەیە و ئەرەوەڵڵا کاریگەری زۆریە بۆ لە سەرمان بەڵامی تر ئینسانە بیان نەوەستێ بەردەوام بێ لەسەری جگە لە داهاتی مەسەلەنەوەی کە بۆ بەرژەوەندی خۆمان ئەوەیشە کۆمەڵە بەرهەمی خۆمان هەیە یعنی ئەیناسیێنینەوە بە خەڵک دەستی خۆمانە ئیخێن ناو بازاڕەوە یان کۆمەڵە کەس هەیە مەسەرەن بەس پرسیارمان لەیەکا و شێوازی دروستکردنە پێی ئەڵێنەوە ڕوا لە ماڵەوە مەسەنتوانێ و شێوازی خۆی دروستی کاتەوە یعنی ئێمەش پێشمان خۆشە نا بەعزێکی پێ ناڵێ وڵی لە ڕووی جارە لە ڕووی حکوومەت و نەوەڵە تەنانەت بگرە بارگرانیشمان بۆ دروستەکەن لە ڕێم کەپرانە بۆمان دابینەکەن پارێکی زۆری خەیاڵیشمان لێسێنن بەڵام چی بکەین ئێمار مەجبوریان یا لەگەڵ یا بڕۆین